خۆشەویستان لە شقامێکی قەرەباڵغی کرۆیدنە پێتان شا دەبینەوە. لەم شقامە قەرەباڵغەیە میوەفرۆشێک هەیە، قەسابێک هەیە. لێرە کۆمەڵێ بابەتی زۆر تایبەتی داناوە کە تایبەتە بە میوەکان، گۆشتەکان، ئەو بابەتە فرۆزنانەی کە هەیە کە کوردێکە لەناو ئەم جەنگەڵەیە، لەناو ئەم قەرەباڵغەیە ئێمە دۆزیمانەوە وتمان بە پرۆگرامێکی لەگەڵا بکەین. لێرە کۆمەڵێ بابەت و کۆمەڵێشتی گرنگ و تایبەت هەیە. بۆ نمونە لێرە ئەم باینجانە باینجانە ئەڵەی هێلکەیە، ئەڵەی توێکڵی هێلکەیە، بەڕاستی شتێکی زۆر سپی و جوانە. کۆمەڵێشتی جوان هەیە کە بەڕاستی هەموو قەومەکانەی بن. چکە بەڕاستی لە لەندە نابیت و لەم شەقامە ئەم شتە خۆشانە دەست بکەوێ بەڕاستی نایابە. ئەمە کۆمەڵێ میوەی تایبەتە کە شتی تایبەت و شتی نایابە کە قەومەکانی وەکو قەومی ڕەشپێزم بابەتانە ئەبە. لێرە ئەم شتانەش دانراوە، بۆ نمونە کراوەتە پاکەتەوە حازر کراوە بای پاوەنێک، یەک پاوەن لاما بێ 1550 دیناری کوردستانەکە. کۆمەڵێ گۆشتی وشکیش لێرە حازر کراو هەیە، کۆمەڵێ گوشتی ئەم گۆشتانەمی وشکراون و حازر کراون. وە کۆمەڵە بابەتی کە بابەتی سەروپێ و گۆشتی قەلوشتی وا لێرە حازر کراوە و بە وشکردنەوە هەمووی دانراوە. سی و جگەر و مریشکی وشک هەموو بابەتێکی کە لێرە و قۆمانی کە کاڵچەری خۆیانە و نەریتی خۆیانە لێرە ئەیکردن و لە ماڵەوە وەکو خوانێکی خۆیان بەکاریێنن. و لێرەش بۆ نمونە کولەکەمان هەیە. ئەم نوع کولەکانە پاکەتێکی گەورەیە، بۆکسێکی کولەکەیەکی گەورەیە و لە دەکرێت بۆ پارچە پارچە ئەفرۆشێ. و دواتریش ئەم نوع جایەمان هەیە، وابزانم زەعتەری پێڵێ نەکرێتە نۆکاوشتەوە و جایەکی تایبەتە، سەوزەیەکی تایبەتە. و ئالۆڤێرەشمان هەیە، ئالۆڤێرەیەکێکە لەو جیانەی کە قەومەکانی کە ژەری بن بۆ خواردن و بۆندێ بابەتی کە خۆیان بەکاریەهێنن کە بەڕاستی هەنێشتی تیا من هەر نازانم ئەمە چیە. مەڕڵەی بەردە زۆر ڕقا، زۆر شتێکی تایبەتمەندی خۆی هەیە. جینجەش هەرێکێکە لەو خواردنانەی کە خواردنێکی تونە. چەند جۆر پەتاتەی تایبەتیان هەیە کە ئەتوانم بڵێم ئەم خواردنانە لە وڵاتی ئێمەیان نییە، بەڵام هەر پێمان خۆش بۆکو ناساندنێک. ئەمە پەتاتەی مۆرە، ئەمە پەتاتەی زەردی تایبەتە کە وەکو پرایسی وەکو سەریش گرانە و دەتوانم بڵێم لێرە کۆمەڵێک شتی تایبەت هەیە. ئەم نوع بیبەرەش لێرە هەیە کە تونیەکەی لە ڕادە بەدەرە کە ناتوانانی تۆ دانەیەک ئاوا بە احتیادی بخۆی. پێم خۆشە لێرە وەکو خاوەن ئەم شوێنکارە ئەم سەوزۆ میوەشتە جوانەی داناوم دوکانە جوانەی هەیە. کاک مستەفایەکێکە لەو کەسانی کە ئەم شتانە ئەفرۆشێ. پێم خۆش بوو چاوپێکەوتنیکی لەگەڵ ئاساس بکەم، بزانم لەکەیەکەوە خەریکن، چۆن بیریان لەم کار و ئیشە کردوتەوە. خۆشحاڵ بووم بەخێر بێن، چاوتان مازەکەم. وەڵی جایەمە لە نەوەنەوە لێرەکانەی بیدایەتی بۆ خۆ دەزانی هەموو کەسەکە دێتە وڵاتە هەر خەریکی کار و کاسپی و کرێکاری وەکو خەڵکانی یاساییتر. ینی 32 ساڵە بێ؟ نا 23 ساڵە، 23 ساڵەمە لێرەکانەی. باز لە دوای 2004ەوە دوکانی ئەو دیماکردی ئەو دوکانی قەسابەکەی ئەوتەی بعد لە 2009 ئێرەشمان هەیە. و قوربانجانەمەوە بپرسم ئەم نوع سەوزە چی؟ ئەڵەی مۆزە، ئەمە چییە؟ مەتۆکی پێدەڵێنەوە ئیخواردنی ئەفریقیانە. ئەمە ئەڵەی مۆزە، مۆز نییە بەڵام بۆ شتە شتیا بەکەن مەتۆکی پێدەڵێن بە ئینگلیزی. ئەمە چییە؟ ئەوەیان کە ساڤەیە، نا پەتاتە نییە، ئەویان پەتاتەیە، ئەوان پەتاتی کۆلۆمبیە، ئەویان یوگەنداییە. ئەوە گاردنێکسی پێ دەڵێن ئەفریقیە، ئەوەیش یوگەنداییە. بەعام ئەشیاکانی ئێمە ئەفریقیە. ئەوە ئەڤەکادۆیە، ئەوە ئەڤەکادۆیە. لای خۆشمەوازام تازە پەیدا بووە لە سلێمانی وانە. لێرە بینیم جگەر و سەر و پێوشتە داناوە لێرە و مریشکە وشکوشتانە مە چۆنە؟ وەڵی ئەوە مریشکی ئەفریقین هەمویان. ئەوە سی و سەر و پێوەوانەوەکی لای خۆمان وایە، قاچی گامان هەیە، قەلی فرێشمان هەیە بە هەردوو نوعەکە. بەڵێ ئەو برژاویشمان هەیە، بەڵێ ئەو بە دووکەڵە، بەس زیاترەوە ئەفریقیەکان بەکاری دێنن. بەڵام بەعام دوکانەکانی ئێمە هەموو ئەشیاکانمان ئەفریقیە، مەعەدا ئەو مریشکە ناسکانەی لای خۆمان نەبێت، لام و مەتن و ئەو شتانە دەنا. بەعام دوکانەکانمان ئەفریقیە. ئەمێ بپرسن کورد سەردانتان دەکا لێرەیە هەر قەومەکانی؟ وەڵی کوردیش دێ، بەس بە حەقەت کورد کەمترە.
کورد دەڕوە بۆ لای مارکەی تورکەکان چونکە ئەشایی زیاتر تورکی لێوە دەفرۆشرێ بۆ گۆش نەبێت کەم مشتریەکمان هەیە زۆر نە ئەمێ ئەوە بپرسم ئەمە چی ئەم شتە وشکانە بەم ئاسمانەوە هەمووی ماسی وشکلاوەیە بەڵێ لای خۆمە پێما بێ فڕێ درێ بەس لێرەکانە زۆر گرانە ساو ئەو نیچلۆژ نابێت 300 گرامە بای 5 بەڵێ 12,000ەکە دەوری 300 گرامە وڵای بەس ئەفریق 240 گرامیشە ئەوانە ئەو نوعی تیرمان هەیە نوع بە نوع جیاواز ئەوان بە 6,9 ئەوان کەتفیشی پێدا بێت ناوەڵاوە سەحابەکەی کووردە بەس شتەکانی هەمووی ئەفریقیە خەڵکی سلێمانیە کاگومێدی ناوە خۆش بێ دەمەوێت ئەوە بڵێم دەستی بەڕێستان خۆش بێ دەمەوێت ئەوە بڵێم لەم شەقامە ئالۆزەیە لەم شەقامە قەرەباڵغەیە جێی ئومێدا دوکانێکی وا کوردێک توانیوێتی لێرە شوێنکارێک دروست بکە خزمەت بێ بە مرۆڤایەت یا هەر قەومێکی تر بێ ئومێدەوارم لە هەر شوێنێک کورد هەبێ ئاوەدانی هەبێ و هەر ئاوەدانیش هەبووە وەکوتیانە کورد و ئاوەدانی شەڵا هەر ئاوەدانە بێتەوە وڵات و کوردستانمان و لە هەر شوێنێکیش کورد هەبێ خزمەت و دەبێتە خزمەتکاری مرۆڤایەتی لەگەڵ ستافی خۆشەویستم شەموز نادر و بەرنامەیەکی تایبەتمان پێشکەشکردن تا بەرنامێکی تر ماڵ ئاوە بەحافیز بۆ ڕیکلەمکردن لە کەناڵی UK4 یەکەمین کەناڵی کوردی لە بەریتانیا دەتوانن پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن 0 747 930 42 86